درۆر نییە قەزا و قەدەرێک بوو هەڵەیەکی هات و چۆ بوو شایەت هەیە کامیرە هەیە هەموو بەڵگەکان شاردراوەتەنەوە یعنی لەبەرچی 6 پێشمەرگە ئێمە هەمومان خەفەتبارین بۆ لە دەستدانی سەرکردایەتی یعنی فەرەیدون جوانڕۆیی ئەندای مەکتەبی سیاسی بوو هەمومان خەفەتبارین بەڵام قەت نەبووە لە هیچ یاسایەک 6 پێشمەرگە لە سێدارە لە یەکەم جەلسەوتیان 4تان بێتاوانن دووشتان بۆ ماوەیەک سزای دەدرێن هەمومان قبولمان بۆ لە ناکاو شتێکی وا ڕوویدا یعنی بەدزی بە هەڵا بۆ داواکارین لە جەنابی سەرۆک بارزانی داواکارین لە ئەنجومەنی دادوەری داواکارین لە هەموو لانی پەیوەنددار داواکارین لە ڕێکخراوە کۆمەلگەی مەدەنی لێژنەیەک پێک بین بۆی ئەم تەمیز بکرێتەوە دووبارە داواکارین کاگریانی سەرۆک بارزانی لە پێشمەرگەی بەرەکانی جەنگ نەما شەڕی داعش نەما پشتە پاش کرا ئەوە لەو دەست نەگەرا داوا لە حکومەتەری بکوسا جاکۆ دۆسیەی دابخشێنتەوە قەزا و قەدەرە بەخوای قەزا و قەدەرە ئەگە قەزا و قەدەر نەبی حەقمان بە ئەعدام بکرێ بەس کو دەبی 5 مندارمە خوا قبول ناکە لەسەر قەزا و قەدەری پێشمەرگە بەخوای ئەوەی دەرێ باب ئەعدام بکرێ دەرێ مش خۆ ئەعدام دەکەم دەلێ چەقو لە خۆ دەدەم خوا قبول ناکە مافی خۆمە منداڵم مافیایە کو دەبیتن